قوتابخانەی جیهان. هەموو منداڵێک لە داهاتوودا دەبێتە خاوەنی پیشەیەک. هەندێک دەبنە پزیشک و هەندێکیش دەبنە مامۆستا و ئەندازیار. هەندێکی دیکەش دەبنە پارێزەر یاخود دەبنە نووسەر و هونەرمەند. ئەو داهاتووەش لە ئێستای قوتابخانەیەکەوە زامن دەبێت. قوتابخانەی جیهان هەڵبژێرە تا منداڵەکەت لە داهاتوودا بە ئاسانی ڕێچکەی ژیان و کار و پیشەی دەستنیشان بکات. کۆمەڵگەی پەروەردەی جیهان دەرگای ناوتۆمارکردن بۆ هەر سێ قۆناغی باخچە بنەڕەتی ئامادەی دەکاتەوە. منداڵان لە تەمەنی 3 ساڵانەوە لە باخچە و لە 5 ساڵانەوە لە قوتابخانە وەردەگیرێت و خوێندن بە زمانی ئینگلیزیە. ئەمە جگە لەوەی زمانی ئەڵمانی دەخوێنرێت و لە هەموو قۆناغەکانیش وانەی کۆمپیوتەر و زمانی عەرەبی دەخوێنرێت. منداڵانی باخچەکەمان بە باشترین شێوە ئامادە دەکرێن بۆ قوتابخانە و لە قۆناغی ئامادەیی مامۆستای بە ئەزموون و کاراما وانەکان دەڵێنەوە. بڕۆ شێوازی پێدانی کری خوێندن لەگەڵ خواستی ئێوەدا دەگونجێت. کەواتە هیچ خەم مەخۆ، منداڵەکەت لە باخچەوە تا زانکۆ بە جیهان بسپێرە. ناونیشان سلێمانی، نزیک سایبستی، تەنیشت زانکۆی جیهان.